وڵای ئەمە 12 ساڵە لێرەینە ئاومان خراپە ئەو ساڵ 20 ڕۆژێر ئاومان نەبووە کارەبا ئێستا کارەبا نییە تقریبا وەختی انتخابات 1 ڕۆژان کارەبامە عەدە لە بۆ 2 ڕۆژانە دوای ئێستا کارەبا بڕاوە ئێستا 12 ساڵ ئەمە قیرمان نییە دیزای دەکەین دەچینە کاگومێت خۆشناوی بینە و بەردە و خەڵکی کۆ دەکەینەوە دەینە سەرزادە هیچ یان هێتا ئەو 2-3 ڕۆژ وەختی انتخابی هەموو بەندان پەرلەمانەکان و هەموو سەردان دەکەن و دێن و دەڕۆن و دوای ئەگەر تەواو بوو خەلاص زۆر بێ خزمەت گوزارینە کاریمان چێ داوا کاریمانەوە حکوومەت خزمەتمان بکە قیرمان بۆ بێنێ ئێستا خوێن کارەکانمان لێرە تا دەگەنەوێ کۆستە لێ بە 35,000 نەفەری دەبا لێرە بە 45,000 دەبا لەبەرەوەی قوڕ و قاڵە چێ بەرپرسیارە کەس ناتانی لێکوانە کەس قسە لە بۆ ناکە لێکوان دەفەرموو لە دستانان لەگە قوڕێ ختم دەبین لە هاوینان هەروەترە هەر ناحوێنی لە بەرسەیان هیچ تەکمان لە بۆ نەکرێت هیچ خزمەت گوزارێک لێکوان لە بۆ نەکرێت هەموو خزمەت گوزارێکی لە مستاندێ پارەی ئاوی لە مستاندێ پارەی کارەبای لە مستاندێ پارەی هەتا پارەی داریشی لە مستاندە پارەی زبری لە مستاندە پارەی قیڕی لە مستاندێ پارەی ئەو پارێک دایتمە قیڕی هەتا ئێستا خانووی هەیە 20,000 لێکوانە فرۆشە قەتعی لێرە 20,000 فرۆشە 20,000 پارەی وەگرتێ لەو خدماتی لێکوان دروست ناکە ئەدێ پارەی و قیڕێ چی لێ هاتیە ئەو میلەتە هەموو فەقیر و فەقەرات لێکوانەیە کە پارەی دەیکات و پارەی و قیڕێ چی لێ هاتیە چتە چێندە بەرچی چێنە چ بەرپرسەرێکی چتە بەرچی چێ داوا لە حکومەتی دەکەین با بێ جاد و بانومان لۆ قیرکە و هەر ئەوەن دەمادێ لە باتی ئەو پێوەرە زیرەکە لۆم بەستی با بێ ئەو لۆم بەستی با قیڕەکەم لەو چاکە ئەو زبرزارەمان لە یەکەکەنەوە ناوەندی شارە هەمووی شەهید و کوڕە فەقیر و کوڕە هەژارە ئێرە بەڕاستی حەق ئەو هانیەوەشی ئەو حکوومەتە دەیکا هەرمارە ئێستا ئەوڕۆ ئەمە 600,000 بەس حەقی ئەوەی داوەکە بەس زەویبەتار نووسراوە تا بۆم کردووە ئەو لە پاشەوەی نووسراوە زەویبەتار 600,000 زیاتر ڕۆیە ئەو ڕۆکە باشە خانوویەک 5-6 ساتەی دابێ کو زەویبەتار دەنووسرێ ئەگەر گەندەڵی نەبێ ئەگەر بڕلای و بێکەسی نەبێ هیچمەمونەکە نە خەستخانەیە نە قوتابخانەیە نا هیچ شتێکی بۆ نییە هەتا کەپسی زبری دراوەتە شەرکە هەفتەی جارگەیان دوو جار دێ ئەوە زبرەکەتی هاوەی ئەوی شەریکەیە شەریکە ئەدەیت معنە چی ئەگە شەریکە ڕۆژن با ڕۆژنا ڕژە گۆرە ئەگە دوو هەم ڕۆژنا ڕژە گۆرە ئەو زبرزارەی هەموو فۆتانە عالم ناو زبرزاری و تووشی نەخۆشی دەبێ کەی هەق ئەو هایە ئەدی داوای حکوومەتی دەکەن نابێت بڕک خەڵک پێ ببژێتەوە داوای دەنگدانەکەن و داوای حەق دەکەن و ئەگە حەکان نەدابانە نەچوونە بەغدا ئەگە دەنجیان نەدابانە ئەو میلەت ئەوها دەفۆت یاخت ماری کاول بووە